بەگشتی تەمەڵ قسەمان لەسەر هەلومەرجی هەرێمی کوردستان و ڕووداوەکانی دوایی ئەم دوایی هەرێمی کوردستان کرد بەگشتی جگەلەوەی کە لەسەر پەیوەندیەکانی نێوان پێشێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی گفتوگۆمان کرد بەگشتی قسەشمان لەسەر هەڵبژاردن چاوەڕوانکراوەکانی عێراق کرد بە تایبەتی بۆ سنووری مادەی ١40 یان ناوچە جێناوەکانی هەرێمی کوردستان پێچێمە لە چەند ڕۆژی داهاتووشدا گفتوگۆکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەردەوام بێت و هەمومان هەوڵ دەدەینەوەی کە لە بەرژەوەندی گەلی کوردستان و لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ هەنگاوی بۆ بنی. ئێمە هاتین پەیامی یەکریزیمان پێبوو باشترمان گوێ لێبوو لە کۆمەڵی ئیسلامی و ئامادەجیشی زۆرمان بینی و بیست لەوەی کە هەموو لایەک وێستە قسە لەسەر کۆمەڵەکەین مەترسی و ناسی و هەستیاری ئەم قۆناغە بەنسبەت میلەتەکەمانەوە زانن ئێستا قسە لەسەر هەڵبژاردنە لە عێراقا لە ڕووی مەبدەئیەوە کۆمەڵی ئیسلامی و ئێمە بۆ پێشم وایە لایەنەکانی کەشکە سەردانیانەکەین هەمویان ئامادەیان تایە وەکو چۆن ئەمە خواستێکی میلەتەکەمانە هەنگاوی بە پەلەمان پێویستە لەو بوارەیە ئەوەی پێویستە لە ڕووی پرینسیپ و مەبدەئیەوە قسەمان لێ کردووە بەڵام لایەنیش کەشەیە بێ بە پەلە بیان بینین و دواتر هەوڵەکانمان کۆ بکەینەوە و ئەنجامیکی باشی بێ پشت بەخوا.